هەروەکو دەزانن ئەم شەو لە کاتژمێر 12 شەو بابەتی قەدەغەی هاتوچۆ کۆتایی پێدێتن. ئێمە پاشەوەی کە گفتوگۆیەکی تێر و تەسەلمان کرد و داوامان کرد لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کۆبوونەوەی خۆیان بکەن و پێشنیارەکانیان بۆ ئێمە بنێرن و دوایەوەی کە لەگەڵ وەزارەتی تەندروستیش هەماهەنگیمان کرد و ئەوانیش کۆبوونەوەی خۆیان کردو بوو و لەگەڵ هەموو بەڕێوەبەرە گشتە تەندروستیەکان ئەوانیش بڕیار و پێشنیارەکانی خۆیان ڕەوانە کردووە. پاش وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت وەکو سەرۆکی لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیارماندا کە بەیاننامەیەک دەربکەین کە دوای ئەو پرێس کۆنفرانسە بڵاو دەکرێتەوە و دەگاتە دەستی هەموو لایەکی بۆ ئەوەی کە درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ درێژ بکرێتەوە بۆ ماوەی 10 ڕۆژ لە 1/4 تا 10/4 لە کاتژمێر 12 شەوی 10/4 لەسەر 11 کۆتایی پێدێتن و بە حەقیقەت هەروەکو هەموو جارێک باسمان کردووە کە گرنگی قەدەغەی هاتوچۆ و لەزاری بەڕێز وەزیری تەندروستی و هەموو تیمەکانی تەندروستی چ لە کوردستان چ لە ئاستی جیهان و ناوچەکە هەمویان تاکیدیان لەسەر ئەوە کردوتەوە کە بڕیاری قەدەغەی هاتوچۆ باشترین ڕێکار و هۆکارە بۆ ئەوەی کە ڕێگری بکاتن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو هەنگاوی پێویستمان گرتە بەر سەرەتا بە سنووردارکردنی هاتوچۆ و ڕێکخستنی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنوورەکان کە ئەویش لە تا 1/4 بڕیارێکماندا بوو تا 1/4 بەردەوام دەبێتن و ئەم بڕیارە و ئەم بابەتە لەگەڵ بابەتی قەدەغەی هاتوچۆ درێژ دەکرێتەوە تا 10/4 واتە لە سنوورەکانەوە لە فڕۆکەخانەکانەوە ڕێگا نادرێتن گەشتیار داخلی هەرێمی کوردستان ببێتن